بەخێر بێ لە بۆ ئاری گەیمینگ حەزمان لێ پرسیارێکت لێ بکەین ئەگەر زانی دیارێکت دەدەینی ئاری گەیمینگ لە ساڵ چەندامە 2020 غەڵەتی پرسیارێکی ئاسانت لێ دەکەین ئەوڕۆ چەندەمین ڕۆژی جژنی سێم ڕۆژی کاکە چیان دەبێت لیدەکەیان پانکەکە لیدەکە ئەهدای پیرۆزە ئینشاءالله وەرە ئوستاز یەک پرسیارت لێ دەکەم ئاری گەیمینگ چەند لقی هەیە و لقەکانی لە چ شارە دوان لە هەولێر و دووەک پیرۆزە چیان پانکە لید مۆنۆپۆلی تاو ئەویان نەدیتێ زیزۆ ها مۆنۆپۆلی کوردستان ئەرێ بەخوای یەک پرسیارت لێ دەکەین بە سەریعی ئاری گەیمینگ بە چ ئایتیمەک زۆر بەناوبانگە یعنی شتێک زۆر یعنی ئارگەین بۆی بەناوبانگە کورسێکە چیان دەبێت چیان؟ مۆنۆپۆلی هەولێر کورچە پابجی کامیان پانکی موبایل کامە هەولێریان کوردستان ئێدە فەرموو پیرۆزە وەرە یاڵا 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 با پرسیارەش لەو برادەرەی بکەین پرسیارێکت لێ دەکەین ئاری گەیمینگ سەرەتای دەرکەوتنی بە چ گەمەک دەرکەوت یعنی پۆبجی چیان دەبێت زیرەکە مۆنۆپۆلی پرسیارێککە لێ بکەین پرسیارەکە چبی ئاری ببینەوە پرسیارش ئاسان حەزم لێ چکە زۆر ئاراقی کردە جێژنە چەند ڕۆژ جژنی قوربان چیان پانک چا پاکەی دەوێت کاوەرە ئەو لەوەرە وەرە برا بەخێر بێ پرسیارێکمان هەیە باشە ئاری گەیمینگ لە 2025 چەند دەبی گەیشتی هەولێرە والله تقريبا 4 ڕۆژ پیرۆزە پاکەکەت بردا بەخێر بێ لە بۆ ئاری گەیمینگ بەردەوامە ئەو ڕۆکە سێم ڕۆژی زەرژم بوو یەکەم ڕۆژی داشکانەکەی بوو سبەینش ئەو داشکانە بەردەوام بەخێر بێن لە بۆ ئاری گەیمینگ